یاسا سەیرەکانی جەنگیزخان و یاساکانی ئێمە. جەنگیزخان ساڵی 1206 زاینی بووە بە ئیمپراتۆری مەغۆلەکان. گەورەترین پەرجووی ئەم ئیمپراتۆرە مێژوویە ئەوە بوو کە بە کۆمەڵێک یاسای سەیرەوە گەلێکی مەزن و فراوانی وەک مەغۆلی بەڕێوە دەبرد. جەنگیزخان لە سەرەتای فەرمانڕەواییەکەی خۆیەوە کتێبێکی نووسی کە بە کتێبی یاساکان ناوی دەرکرد کە تا ساڵانێکی زۆر پاش نەمانی ئیمپراتۆریەتیەکەشی لەلایەن گەلە جیاوازەکانەوە پەیڕەوی لە هەندێک لەو یاسایانە دەکرا. ئەمە هەندێک لە یاساکانن. هەر کەسێک دیلێکی هەڵاتووی بینی پێویستە بیگرێت و بیگەڕێنێتەوە، دەنا دەکوژرێت. هەر کەسێک بەبێ مۆڵەت خواردنی بە دیلێکدا یاخود پۆشاکی پێبەخشی ئەوە دەکوژرێت. هیچ کەسێک بۆی نییە خواردنی کەسێکی دی بخوات ئەگەر فەرمووی لێ نەکرابێت، تەنانەت ئەگەر میریش بێ و خاوەن خۆراکەکە دیلێک بێت. نابێت کەس خواردن بخوا و کەسانی تر سەیری بکەن، بەڵکو دەبێت هاوبەشی پێ بکات لەگەڵیاندا. کەس بۆی نییە پۆشاکەکانی بشوات، بەڵکو دەبێت تا دڕانیان لەبەریان بکات. نابێت هیچ شتێک بە گڵاو ناو ببرێت، لەبەر ئەوەی هەموو شتێک پاکژە. هیچ کەسێک بۆی نییە دەمارگیر بێت بەرامبەر هیچ ئاینزایەک. بەکارێنانی نازناوی بریق و باق قەدەغەیە. پێویستە هەمووان بە ناوی خۆیانەوە بانگ بکرێن، هەرچەندە بلەوپایەکەیان بەرز بێت. جەنگیزخان بەم یاسایانەوە کەوا دەردەکەون هیچ بەهایەکیان بۆ ئازادی مرۆڤ تێدا نەبێت، گەلەکەی خۆی بۆ دەیان ساڵ بەڕێوە بردو سەرکەوتنی گەورەی لە دەسەڵاتەکەیدا بەدەست هێنا. بەڵام ئەمڕۆ کە یاسا وەک تەونی جاڵجاڵۆکە ژیانی مرۆڤەکانی تەنیوە، هێشتاش مرۆڤ لە زۆربەی وڵاتاندا بە تایبەت لە وڵاتانی هاوشێوەی کوردستان نائاسوودەیە و گرفتی گەورەی لەگەڵ بەڕێوەبردننی وڵاتدا هەیە. ئەمەرجێک یاساکانی ئەمڕۆ ڕەچاوی وردترین خاڵیان لە ئازادی و مافی مرۆڤدا تێدا کراوە. بەڵام جیاوازیە گەورەکەی ئەم دوو جۆرە یاسایە ئەوەیە جەنگیزخان یاساکانی تەنیا لە سەرپەڕەکانی کتێبەکە نەهێشتەوە و لە بچووکترین تا گەورەترین وڵاتی ملکەچی یاساکان کرد. بەڵام زۆربەی یاساکانی ئەمڕۆ تەنیا نووسینێکن یاخود وەک تۆڕێکی تایبەتی ماسی تەنیا بچووک و وردەکان دەگرێ و گەورەکانی پێوە نابن. هەر بۆیەش سەرڕای زۆری و وردی یاساکان گرفتەکان ڕۆژ بە ڕۆژ قوڵتر دەبنەوە. ڕای ئەوە چیە لەسەر ئەو هەموو یاسایی کە دەردەکرێن و پەیڕەو ناکرێن.